خۆش بدە و برادرش تازە پرسیاری تێر و تاری کرد وەڵڵاهی نیو سەعاتێک دەبی هاتیم و مارێ کۆکتێلم هەیە دوو فەرخەویستم بچم بیفرۆشم لەناو سیارەمدانە گوتم باشە من لە خوای بەزابی هەر سێ مانگە دەبی خوای گەورە چیژێکی بە قسمەت کردیم گوتم ئێستا ئەو چیژەوە یەک لێم ببە بەسی بفرۆشی چەندی سوڕام و پێم نەفرۆشە هینام و ئێرە بەس ئێستا من لەگەر و پرسیارێ دامان من ئێستا نازانم بەداکۆ بفرۆشم هە بەڕاستی درم قەلا فرۆشتت بەداکەوە بیفرۆشە یعنی ناوەڵە دەمە لە کۆڕێکەمەوە ڕاستی یعنی باوەڕتان هەبێت ئەوانە شوکو ئێمە هەستیان هەیە وەکو ئێمە ڕەحمیان هەیە یعنی تۆ ببینە سەیری کە ئەو کۆترە یعنی ئەو کۆترە لەسەر ئەو دوو سێ هێلکەیە ئەکەوێت دایکەکە بەجیا باوکەکە بەجیا باشە هەتاکو ئەمە لەناو ئەو هێلکەیە هەڵە تۆقیە و دەرئەچێتە دەرەوە ئەنجا ئەڕۆن بەدان لە دەرەوە ئایی بۆ هێنن دانەوێڵەی بۆ هێنن ئەیکەنە دەمیەوە یعنی هەتا ئەو کاتی کە باڵە فڕابن و گەورە ئەبنن ئەو کاتە ئیتر لە یەکتری جیابنەوە ئیتر خوای گەورە ئەوای کردو قوربانگیان دایک یعنی ئیتر ئەگەر ڕۆح لەبە یعنی چی پێڵێ ئینسان بێت یان باڵندە بێت یا حەیوان بێت دایکە قوربانگیان هەستی هەیە ئێستا ئەگەر بەداکۆ بفرۆشم هیچ کێشەی نییە وەڵاهی ئەوە بەدایکەوە هیچ کێشەی نییە بە ئەمە بۆ دیێڕمەوە سبحان الله برایە گێڕایەوە وتی گوێرەکەیکی بچووکمان هەبوو باشە تقریبا ئاوا 2 مانگ لە دایک ببوو وتی وەالحاصل فرۆشمان وتی ئەو دایکەی هەر لە بەیانی شەبقەوە هەتا نیوە شەو هاواری کرد بەس ئەی ناڵان یعنی خۆتە زانیتر مانگا چۆنە بۆڕێنێ هەر ئەی بۆڕان وتی بۆ بەیانی چوومەوە سرم لێ داکرد دوایەوەی بێدەنگ و سێرەکەم ڕوحی دەرچوو تۆ سەیریکە یعنی ها لە داخ ئەوەی لە سوێی ئەو مناڵی لە سوێی ئەوەی کەوە گوێلکەکەیان لێ دوورەوە کردووە ڕێک ڕوحی دەرچوو الله ڕاستە یعنی ئەبێت تۆ سەیریکە ئەو شەو ڕۆژە ئەو مانگایە چەند بە ئازار بوو باوەڕت هەبێت یعنی ئێمە وازانین بۆی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ ارحموا من في الأرض يرحمكم من في السماء ئەوەی لەسەر ئەرزایە ڕۆح لەبەرە ڕەحمی پێ بکە تا خوای پەروەردگارش ڕەحمت پێ بکە باڵندەیەک تۆ وازانی هیچ نییە لێ ئەدەیت و ئیتژی ئەڕۆیت بابە ئەوە ڕۆحێکت پشتووە